بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵ ئێوەی بەڕێزم لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ دکتۆر ئەمیر چەلەبی. لەم بەرنمەیەدا باسی کۆمەڵێ بابەتی گرنگەکەین بە تایبەتی ئەوەی کە پێڵێن تەندروستی و دەرمان لە ناو شۆڕشدا لەکوێوە دەرمانە هات ئەو دکتۆرانی کە بەشداریان لە شۆڕشا کرد کێ بوون دەوریان چی بوو ئایا دکتۆری دەرەوەی کوردستان مەبەستمەوەی دکتۆری بیانی سەردانی کوردستانیان نەکرد ئەمانە و کۆمەڵێ بابەتی تر دکتۆر شایەتیان لەسەرەیە. کاک دکتۆر بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. دکتۆر باسی ئەوەمان کرد کە ئێوە ئەشنە دەرەوە و باسی هەندێک دەرمانەوانەمان کرد بەڵام پێم خۆش بوو یەکەم دیداری تۆ لەگەڵ بارزانی نەمرکەی بوو. لە سینۆ 1970 لەگەڵ کاکسامی کە وەختە وەزیری شئونی شیمالیان پێوت وەزارەتەکە شئونی شیمالی ناو بوو لەگەڵی چوینە تا ناوپردان منی بردە قەسری سەلام لەوێ کوڕێکی سووری لێ بوو ماجستێریە بوو لە جیۆلۆجی سووری مەبەست کوردانی کوردی سووریا کوردی سووریا بوو لەگەڵ فەتەحەغاشی لێ بوو ئامر هێرزی خەبات ئەوەی لای سەیمانی شێماینەوە دووەم ڕۆژ جەبار ماڵەڵا بوو لەوێ مەسئولین بوو بڵێنینی خەستەخانە و ئەمانە بوو ئازانم خزمەتیشی لەگەڵ حەسومیر خانە هەبوو هادووتی خۆتان حازرکەن تۆزیچکە ئەچین بۆ بارگای بارزانی هەر لە باغاشەوە کە کەوتمەڕێ هەم لە لەق و هەم لە کاکسامی خۆی کاغەزیان دابوومێ بۆ بارگای بەرزانی وەکو تەسیەک وەکو کە ئەمە فلانەوە تۆ ئیلتیحاق بە شۆڕشەوە بکە هەیتر بە سیارێکی ئیسعافی خۆمان لەوێ سوار بووین و چوین بۆ حاجی ئۆمەران لە حاجی ئۆمەران تۆزێ ڕۆیشت و دابەزین چوینە وەکو بڵین کەپرێک بوو کاک مەسعود دانیشت بوو لەگەڵ ئەمیر شەزیندوو کاک ئیدریس کاک شەمسەدین مفتیش قەنەفەیەکە و لەوێ دانیشت بوو بەڵێ وەڵات چوین و دانیشتین و کتابەکەمدایە دەست کاک ئیدریس خوێنێەوە و ناوەکەمی خوێنەوە کەم ناوەکەی منی خوێنەوە کاک شەمسەدین وتی تۆ فلانی کوڕی فلانی توپەری وەڵاوەکتی کوڕی ئێمە خەزمی تەرماچی کردم و ئەمانەوە بە خێر بێن و وەڵایەتە لەوێ چون بە لای مەلا مستەفا کە چوینە لای جەنابی مەلا مستەفا یەکەم جار بوو بەڵێ کە چوینە لای مەلا مستەفا دانیشتین و ئەمانە زۆری پێخۆش بوو پێشێکی کاک شەمسەدین مفتی وتی ئەو کوڕی فلانە کوڕی حاکم شیتە زۆر دڵی خۆش بوو کەوا من لەوێم و ئەمانە ناڵێم وەختی چلەکان کە لە سەیمانی بووە کە نەفی بووە لەگەڵ باوکم زۆر تێکەڵاوی هەبووە مەلا مستەفا بەڕەحمەت وەڵی تر هەواڵی باوکمی لێ پرسیم وتم وەڵا باوکم وەمانژێکە ئەمری خوای کردو منیش بۆ ئێتاخیر بووم لە هاتن بۆ ناو شۆڕش فعلەن لەبەر باوکم نەخۆش و عەمەلیاتی کردو بوو ئەمری خوای کردوایەوە بە هەفتەیە 10 ڕۆژ من چوومە دەرەوە چوومە ناو شۆڕش وەڵایەتە زۆر متەئەسیف بوو ئەمانە کەوا متەئەسیر بوو کەوا باوکم ئەمری خوای کردووە و لەوێ مەلا مستەفا وتی ئەنجایتر من متەفائلم کە شۆڕشەکەمان سەرەکەوێ مادام خاوەن شەهاداتی ئاوها وەکو من و وەکو کاکە جوامێری ناوبوو سووریەکە وەکو تۆ فلان جوامێر وەکو تۆ ئەمانە تونەتە ناو شۆڕش متەفائلم شۆڕشەکەمان سەرەکەوێ تر ساحیب شەهادات و شتیوای بۆ دێو ئەمانە نەسیحەتی کردین و قسەی خۆشمان کرد و بەخوا تەقریبەن 20 دقیقە نیم سەعات دانیشتین وتی ساحب وتی نەسیحەتتان نەکەم خێر وتی ساحب وعد و عهدی خۆتان من وعد و عهد زۆر باشە وعدەکە ئەوەیە کە وعدت دا بە شتێ ئەوکەی کە عهدی شتدا بە میلەتی خۆت بە فەقیرێ بە لێ قەوماوێک کە وعدتدا عهد بەسەڕێبەجێکی لێ پەشیمان نەبیتەوە ئێساشەوە لە گوێ مەزرەنگێتەوە لە کتێبەکەشما ئەوم نووسیوە ینی دیدارێکی زۆر ئەوە بوو ئەوە نییە وەکو چۆن کە ڕوێت
کابرایەکی نورانی ئەبینی بەڕاستی وامان وەسف کرد بەڵێ کە چی لە شوێنێکی تاریکەوە بۆ شوێنێکی ڕووناکایی ئەبینی ینی مجاملەتەن ئەوە ناڵێم بەڵام ئاها مەلا مستەفاماناتە پێشەوە من و کاک جوامێریش تر دوای هاتینەوە گەڕاینەوە بۆ قەسی سەلام و دوایەوە دیم چەند جاریش کە دیمانە هاتە لامان لە کەورتێ لە خەستەخانەکە بووین زیارەتی نەخۆش و برینداریە کرە هات دوو جار سێ جاری کە هات بە تایبەتی هات بۆ لای بریناری تایبەت یا هەر سەردانی ڕانەگەێنراوە وەڵڵی هەر لە پڕێکا لە دانیش نابووین مەسەلا ئێوارە بوو دوو جار ئێوارە هات وتیانەوە مەلا کابرای پێشمەرگەی هین هاتەوەی کە لە کەوەرتیان بووین دۆڵی کەوەرتیان لەبینی گەڵاڵە و ناوپردانایە وتیوە جەنابی مەلا مستەفا هات و ڕێک چوو بۆ قاوشەکان قاوشمانە بڕەتەی نەخۆش و بریندار لەسەرەوە لە ناو شاخەکە ئێمەش ڕامان کرد بە شوێنای پێی نەگەیشتینەوە یەکیانونە دکتۆر محەممەد باجەلان بەڕاکردن ڕامان کرد پێ نەگەیشتینەوە تاوەکو چوینە بینین لە قاوشە لەوێ لەسەر بریندارەکانە سوڕێتەوە تۆچی تۆ باشن لەگەڵ تا ئەمەهین و ئینجا جارێکیانەوە بۆ باسکەم ئەسیرێکیان بۆی هێناوین لە عەرەب بوو ناوی جەعجەع بوو جەعجەعینەوە وەڵا ئارۆتی ناوم جەعجەعەوەی تر بە جەعجەع لە قەڵەمیدا لە جەبهەی وەرتێ و ئەمانەی ژیرا بوو برینار بوو یەک فیشەکیا بووی بە ئەژۆیە ئەیتر گرتیان پێشمەرگە هێنایان بوو ئەوێ لە قاوشەکە قەریۆڵەکەم بۆمی بیست قەریۆڵەیە بوو شوێن نەما بوو کابرا جەعجەع قاچی برینار بوو لەسەر ئەدەزبۆمان ڕاخستە بوو وەڵا مەلا مستەفا بەڕەحمەت بێ وەڵا ئاوا دانیشت و دەستی خستە سەر ملی جەعجەع و بە کوردی وسی قسە بکاتمان ئەوە عەرەبە وتمانەوە ئەسیرە ئەمانە وتی ئەی بۆ لەسەر ئەرزاتان ناوە وتمان شوێن نییە قەریۆڵەکان هەمووی ژیراوە ئەمانەوەتی با چۆنێ بێ مادەم ئەسیرە ئەبێ باشترین شوێنی بۆ کرد وەڵا ئەوە دەستی کرد بە گیرفانیا 10 دینار بوو 5 دینار بوو دەست جەعجەع وەری گرت و پێی خۆش بوو هەر تۆزێ مەلا مستەفا ئاوایەکی کرد بە من و دکتۆر محەممەد باجەلان ئافریکا محەممەد باجەلان شەید کرا ئەوتی حازە من و ئەمە چێ ئەوە مەلا مستەفایە کەوتمان مەلا مستەفایە دانی تەقەتەقی ئەهاو لە ترسا مەلا مستەفاوتیەوە چیتان پێ و وەڵی ئەزبەنیوتی ئەوەی کێمەشمانەوە جەنابی مەلا مستەفایە ترساوە دیارە وەڵا بەناسادیسان دانیشتەوە دەستی کردەمەلی و ماچێکی کرد و وتی مەترسە و ئەمانە وتی بەم ئێوارە بوو بەم ئێوارەیە شتێکی بۆ تەرتیب بکەن گونا حەبا لەسەر ئەرز نەبێ ئەمانە ئەگەرەزانن لێرە عیلاجی نییە بینێرن بۆ ئەودی و لەودی و لە خانە خەستەخانەمانە بوو دکتۆر ئەسفەندیار و دکتۆر فەیسەڵ لەوێ دکتۆری ئێمە بوون لە خەستەخانەیەکیاندا بوونێ لەوێ ئیشیانە کرد و بریندارەکانی ئەمان تیمارە کرد وڵایەتر بۆ شەوە سایقەیەکە بوو حەمەد هیندۆ بوو هەولێری بوو سایقی ئیسعاو بوو مەتاوە خیرەش مابوو لە هەولێر و وەڵا سوارمان کرد و بردی بۆ ئەودی و ئیتر دوایەوە چی لاتەوە جەعجەع نازانم ئاگاتان لە جەعجەع جارێکیش مەلا مستەفا هەر لەوێ بووین چوو بوو وەختێ زانیمان قاوششتی تەواو کردبوو چوین بە پیرەوە لە دابەزی نابوو قاوشەکانمانەوەی لە ناو ئەوە بۆی سەرکەوی لە ناو شاخە و لەسەر شاخ و لە دابەزی نابوو کاکسامی لەگەڵا بوو بۆ ئێمە یەکێڕایەوە ئەو بەردێکی گەورەی لێ بوو لە کەوەرتەی ناوبوو شوێنەکەمان وتی جارێ لەم بنبەردە وتی من و کاک شەمسەدین و سامی بوو ئەموتی لێرە بووین لەگەڵ حیمایەشتیاتی تارەی هەنتەرمان لێ پیا بوو هەنتەر وەختی خۆی زمانی عەبدولکەریم قاسمانە تیارە بوو هەنتەری ناوبوو ئەو میەک و سۆخۆی ئەمانە نەهات بوون ئەڕۆیشت کە بێ بگەڕابایەتەوە ئاها پێچی بکردایەتەوە وەکو بە قەوس ئەو ئەمادیە و ئێمەیەدی ئەو کە ئاوا هاتە چوینە ئەملا هەتا ڕەمیە کردین بەرمان نەیەکە و بەردێکی گەورە بوو ئەو هەتا پێچیە کردو ئێمە هاتیینە ئەمدی و بەردەکە بۆ باسێکردین بە دەرەجەی یەکەم دەرمان لە کوێوە هات بۆ شۆڕش چۆن دەرمانتان پێ لەگەر با ئەو پرسیارەکە من هەفتاوسێ کە چوومە دەرەوە هێشتا مفاوەزات بوو شەڕ نەبوو
دەرمان لە عێراقەوە ئەو وەختە مەسەلا ئێمە مەکتەب عەسکەری مەکتەب سیاسی هەمووی لە ناوپردان بوو ناوپردان خەستەخانەی لێبوو سەر بە حکومەتی بەغا بوو سەر بە هەولێر بڵین دەرمانی لە حکومەتی بەغاوە بۆ دەهات ئەمە بەستم کاڵێم حکومەتی بەغا یعنی لە تەندروستی هەولێرەوە تەزوی دەکا بە دەرمان و بە هەموو هەتا دکتۆریشان نردبوو دکتۆری خۆیان یعنی سەر بە حکومەت ئەوانی لێبوو ئێمەشی لێبووین ئەوان دکتۆر کامەران لەوێ بوو سوام نەجار لێ بووی ئێمە دکتۆر خەسرە و لەوێ بوو خەسە و سەر بە پێشمەرگە و دکتۆر نەجمەدین کەریم ئەوەی محافزی ئەوە بوو کەرکک ئەو لەوێ بوو ئەمە سەر بە پێشمەرگە بووین من وەکو سەیدەلانی لەوێ بووم دکتۆر و شار ئاکرەی لەوێ بوو ئەمانە هەموو سەر بە پێشمەرگە بووین سەر بە حکومەتی شەبوو دەرمان و مەرمان هەمووی لە حکومەتی بەغا بەسم بەشەکەی ئێوە ئەوەی ئێوە لەکووە هەمووی ئەجا لە ناوپردان ئیتر ناوپردان هەمووی ئەبینی نەخۆشی پێشمەرگە بێ پێشمەرگە لەبێ هەمووی ئەبینی هەمووی ئەدی بەڵام لەگەڵ ئەوە شام و ساعداتمان هەر بۆ دەهات ساعداتی سەلی بەحمەر و ئەمانەمان بۆ دەهات لەوێ مەدخەرێکمانە بوو لە قەیماسانی ئەشکەوتێ بوو مەدخەرێک دەرمانمان لەوێ دادەنا ناکەم و ساعدات زۆر هات ئەمان بردە ئەوێ پاشان لە منتیقەی بادینان ئەگەر پێویستیان بە دەرمانیشتی هەبووە بۆمان ئەبردن ئەجا ئەوەش خایەتێکی دوو لێژە بە وڵا خەڕی بۆ بادینان ئەو دەرمان وشتە تا پێش 1970 دەرمان لە حکومەتی عێراقیەوە ئەهات یعنی بۆ کۆت بیستە ئەهات هەتاوەکو پێشمەرگە داوای دەرمانی بکرد بە ئەی و فلانشتم کەمە حەسەب ئیمکانیەتی وەزارەی سەحەی بەغا بە ڕێگەی تەندروستی سلەیمانی یا هەولێر یا دووەک بۆیانە ناردی ئەوە کەم و کوڕیەکی ئەو توێ نەبوو بەڵام لەگەڵ ئەوە شام مساعداتی دەرەوەمان بۆ ئەو مساعداتە جاری وا زۆر بوو تەوزیعمانە کرد بەشمانە کرد بۆ چۆ ئەمان نار هەندێکی بۆ بادینان هەندێکی بۆ کێشەی دەرمانتان نەبوو بەڵام دوای هەڵگیرسانی شەڕ کێشەمان بۆ دروست بوو چۆن ئەیتر شەڕی جەبهە دەسی پێ کرد کە شەڕی جەبهە دەسی پێ کرد حدودەکە وەکو خەتێ بوو نەدەتوانی ئەو دەرمانە لە عێراقیش بۆی نەئەناردی تەواو اعتیمادی کولیمان لەسەر ئێران ئێران پێویست دەرمانیان کڕی ئەتان کڕی یعنی جارێکیان دکتۆرێک خۆمان لەگەڵ برادێک چوون لە تاران یەکسەر بۆ تاران دەرمانیان هێنا دەرمانیان کڕی قایمەکەی دەهاتۆ بای 800,000 دیناری عێراقی ئەو وەختە 800,000 زۆر بوو سیرمان کرد فێڵیان لێ کردوین 800,000کە زۆرە دوای ئەوە بە دکتۆر مەحمودم و مەحموود عوسمان لەوێ فێڵیان لێکردبوونیە ئەوانەی خۆتان لێکردوین ئەوان پارەکەیان بەنە لەگەڵ ئەوانان ڕێکەوت بوون وەلحاصڵ فێڵێکی تیا بوو ئەن کاکە نابێ ئەوە هەمووی خۆی کوژێ 30,000 وەنەبێ ئەمە ئەوا بێ ڕایتر ئەو جەماعەتە تەواو کانسڵ کران دکتۆر بارام مەجیبە ئەوی سەیدەلانی بوو لەگەڵ دکتۆر حسین دکتۆر بارامەوەی کە لە سویدێ لە سویدە بەڵێ لەوە بسالا بوو ئەو دەرمانێکیشی اکتشاف کرد بە ناوی خۆیەوە دەرمانی نزاقتی چاو ئەمانە بەرای اختراعیشی وەرگرتنەوە ئەوان چوون جارێککە من و برادێککەیە چوین جاری سێم و چوارەمیتر من و دکتۆرێککەیە چوین عەبدولحەمیدی ناوبوو برایزێکی ئیسماعیل حەقی ئەچوین دەرمانەکەمان لە تاران ئەکڕی قائیمەمان پێبوو کەمێتێکی زۆرمانە کڕی و ئێمە حەقمان نەبوو بە نەقڵشتەوە قائیمەکەیانە کرد ئیترکە چون بۆ ئەوێ تۆر شەوی قەزاز لەوێ مەسئولی مەکتەبی ئێمە بوو لە تاران ئەو لەگەڵ شیر و خورشید و لەگەڵ یەکێکی ساڤاکەین ئەمانە بوو لەگەڵمان بوو ئەسوڕاینەوە ئەچوین نەمەی دەرمانی باشیانە بوو ئەو وەختەش ئەی دکتۆر لە ئەوروپاوە دەرمانتان بۆ لە ئەوروپاوە وەکو یارمەتی ئەهات وەکو یارمەتی دەرمانێکی زۆرمان بۆ هات هەفتە نەبوو وڵات دەینات یا ڕێکخراوی زیاتر ڕێکخراویان نرد ڕێکخراوەکانیان ناد ئێمە چین جەردمانە کرد دکتۆرەوەی کە تۆ ئاگاداری تۆ بۆ خۆت یەکەم سەیدەلانی یاخۆ دەرمان سازی ئەی یەکەم دکتۆر کە پەیوەندی بە شۆڕشەوە کردوە چێ ئەوەیە گە تۆ بزانی بێت دکتۆر جەمال ساڵح لە دەروی وڵات بوو
بەڵێ ئازان جوان ساڵح بەڵێ ئەی دکتۆر ژمارە ئەو دکتۆرانی کە ئیشیانە کرد لە ناو شۆڕشە چەند بوو ینی تقریبان چەند دکتۆرتان هەبوو بە هەمووی پێشەوەی شەڕ دەست پێ بکاتەوە بەڵێ پێشەوەی شەڕ دەست پێ بکاتەوە لای سەرسەنگ دوو دکتۆرمان هەبوو لەسەر میلاکی شۆڕش بڵین بەڵێ هەبوو دکتۆری کەی لێ بوو بەڵام عید بە خەستەخانی حکومی بوو حکومیش من زیاترمە بەسمەوانن کە لە ناو پێشمەرگەی لای خۆمان لە ئەوەی کاتبوو ئەمەی تەمەرکوزەکەی لە منتیقی ناوپردان بوو منطقی قیادە بڵێن دکتۆر خەسرە و دزەیی بوو یەک دکتۆر وشیاد دکتۆر نەجمەدین لەگەڵ دکتۆر مەحموود عوسمان بوو ئەومە بووین ئەومە 4-5 بوون 4-5 سەیدەلانیش تاکە سەیدەلانی من بووم لەوێ هەرەوەمە بووین بڵێ ئەی دوایی زیایی کە دە دکتۆرایی کە شەڕ دەستی پێ کردەوەی تر لە ئازاری 1970 پێش شەڕ دەست پێکردنەوە تقریبا ژمارە گەیشتە 110-115 پزیشک سەیدەلانیش گەیشتە تقریبا 15-16 ئێوەری دانمان گەیشتە هەر ئەوها لە 12 دۆزیع بوون بە شوێنەکە دکتۆری کورد هەبووی پارچەکانی تری کوردستان کە ئیشکە بەڵێ سا دکتۆر حوزنیمان هەبوو جەڕاح بوو خەڵکی سووریا سەیدەلانیەکوانە بوو ئسماعیل میرۆ خەڵکی سووریا بوو و باوکو ئەمانەیشی هەموو شۆڕژگەر بوون لە سووریا لەمانە هەبوو بەڵێ ئەرەوەڵا هەمان بوو ئەی دکتۆری یعنی بۆ مێژوو دکتۆری عەرەب و کورد و فارس لە ناو پێشمەرگەیە هەبوون یعنی هاتوون وەکو دراوسەتی بێ وەکو عەرەب ئەزانی چۆن ئێمە من لەوێ لە ئەمانەی گشتیەکە ئینسانی لە ئەمانە گشتیەکە بووم بەڵێ ئەمانەی عامی ئین دکتۆر مەحموود یەکەم جار ئەمین عام بوو دوای دکتۆر کەمال بە ئەمین عام لەوێ ئاگام لە هەموو حرکاتی نەبوو ئەوەی کە ئەهات و ئەڕۆی دکتۆری عەرەب نایەتە خەیاڵم لەگەڵمانە بوو بێخێر ناوەڵڵا ئەی فارسیشمان لەگەڵ نەبوو تورکیژەوە هیچکە معلوم فارسمان لەگەڵ نەبوو بەڵام ئەژنەبیمان لەگەڵ ئەژنەبیەکان زوو هاتن ئەنگلیز هۆڵندی فەڕەنسی بەخوار ڕەنگە هەندێکی جوولەکەش بوو بێ بە ناوی جنسی کە هاتووە هەبوون زۆر بوون دائیم بەردەوام لای ئێمە دکتۆری ئەژنەبیمان هەبووە کە ئەشهاتن شتیشان لەگەڵ خۆیانێ هێنا بەدەست بەتاڵی ناهاتن بەڵێ بەڵام وەکو بڵێ دکتۆری ئەوە عەرەب یا فارس وڵایی ملاحەزەم نەکردووە نەبوو دکتۆرە و ئەوانەی کە هاتن ئەو دکتۆرە بیانیانە ینی خۆیانە هاتن خۆ بەخش یا وڵاتەکانیان ناردن یا ڕێکخراوە ئینسانیەکان و مرۆڤ دۆستەکان ینی چۆن هاتن وەکو ڕێکخراوی و ئینسانی بوون بەناو بەڵێ لا ڕەنگە هەندێکیشیان بۆ جاسووسی هاتبن بە ناوی ئەو ڕێکخراوانە بەڵام زۆربەی زۆریان دکتۆر بوون ڕەنگە تێشی کەوتە بێ ئێمە خۆی امتحانیان ناکەین ڕەنگە تێشی کەوتە بێ کابرا لە سەحەی ئەوێ ئیشی کردووە لە تەندروستی وڵاتی ئیشی کردو شتێکی زانی و هاتۆتە لای ئێمە بەڵام لای ئێمە زوو کەشفە بوون ئەوانە وانەیە هاتن بەڕاستی هەموو زیرەک بوون ڕێکخراوی بڵێن ئەمی ڕێکخراوی بڵێن ئینسانی بوون هاتن دەرمانیانێ هێنا کە هاتن یەکسەر ئەچوون ئەیان بردن بۆ بارەگای بارزانانی لەوێ شۆیان نادن بۆ لای ئێمە بۆ ئەمانت دکتۆری بیانی هەبووە کە بچێتە بەرەکانی شەڕ و بیبین بیانی هەبوو وڵا دکتۆرێکمان لەوە فەقیرە ئەلکساندەری ناوبوو هۆڵندی بوو دەرکەوت جوو لە کەشە لە بەرەکانی شەڕ بوو لە لای ئێمە بوو چوو بۆ دەڤەری بادینان بۆ سەرسەنگەوە ئەو ناوە لەوێ لە نسکۆکەی بڵێ 1970 بەجیان هێشت بوو گیرا بوو ئەلکساندەری نابوو شتێکی وا بوو ڕۆژێ لە بەغا دانیشتبووین لە سەر شارعی لە سەر جادەی سعدون چامانە خوارە من و دکتۆر خەسرە و گوڵ محەممەد ئەویسا مەسئولی هینی زانیاری ئەو لابوو نازامی سالیش سەیرەکەم جەریدەم خوێنەوە بینم ئەڵێ عمیلێکی جوولەکەمان گرتووە کە لەگەڵ جەیبل عەمیل بوو پیانەوتین جەیبل عەمیل ناوی لەسکانە ڕسمەکەیان لێ دابوو ئەمانە و دوای ئەدامیشیان کرد فەقیرە ئەوە زۆر کابراایەکی بە کەڵۆگۆت و سمێڵ با بڕوهین و ئەمانە بوو ئێمە نامان نابوو ئاغای نێرەکەرێ
دکتۆر خورشید خوا عافی کا سمیاڵی زۆر خۆشی دزەی دزەیی ئەوە هاتووە سمیاڵی زۆر لەهی من گەورەترا تووشی ئیتر ئەوەیان گرت ئەرە وەڵا هەبوو ینی لەبەر ئەو گەورەی وشتە هوناوتان نابوو دکتۆر نێرەکە نێرەکەرە وەڵا دکتۆر خورشید ناوی ناوتیەوە ئاغای نێرەکەرە لەوێ لە ئێرانەرایان و ئاغا ئەوش لێەوە هاتبوو ئیتران ئاغای نێرەکەر ئەوە لە بەرەکانی جەنگ بوو لە پێشەوە لە کاتی نسکۆ ئەمانە لە دوای اتفاقی زایری ژیرا و ئەدامیش کرا ئەدام کرا لە بەغا بەڵێ دکتۆر باسی هین مزەفەر نەواب بەڵێ ئەوە لەکوێ بینی بۆچی هاتبوو لەکوێ بوو فەرنەواب شاعرێکی بەناوبانگە دیارە من کە چوومە دەرەوە لەوێ جگە لە ئیشی سەیدە لێ و دەرمان و ڕێخستنی ئەمانە ئەوەم درابوویە مەسئولی ئەوە بڵین مراقەبە دوچوون و پشکنین بۆ هەموو کوردستان ئەچوومە لای سێمانی ئەچوومە لای بادینان بۆ دکتۆر ئەچوینە دەشتی هەولێ پاراستنی ژوویە نا پاراستن نەبوو یعنی علاقەی بە پاراستنەوە نەبووە پاراستن علاقی نەبووە خۆی سیر کە آخر ئەوەی پاراستنیشە فێر کراوە هەویش بێ ئەڵێ هەونی بەڵێ ناهونی ناوەڵە ئەو دکتۆر بارام هەوو دکتۆر بارام ئەو بوو ئەگەرمان بینێ لە تەلەڤیزیۆن ڕێنگە بڵێ وانە بووخواوا بوو ڕوم بۆ سەرسەنگ هێشتا شەڕ هەڵ نەگیرسا بوو بیدایەتی هەفتا و چوار بوو بارێگای لقیەک ئەو وەختە لە سەرسەنگ بوو جەماعەتێکی عەرەب کە معارض بوون بۆ شوێعی بوون بۆ بەغا شوعیان تیا بوو فاتمیان تیا بوو بەعسیە ساریان تیا بوو هەموو شتیان تیا بوو ئەوەی قەومین العەرەبی تیا بوو ئەوانەی کە مستەهەد بوون لە بەغا پەنابەر تیا بوو ئەو شوعیانەی کە لەگەڵ جەبها نەبوون آخر شوعیەکەی بەغدا لەگەڵ جەبهە بوو هەندێکی یەکو مزەفەر نەواب ئیمانی بە جەبهەی ئەوە نەبوو وەتەنی لەگەڵ شوعی بوو بەڵام ئەوانی بەجێشت وەکو فکریە سار هەر فکریما بوو بەڵام ئەو خەتوی ئەوانی بە دڵ نەبوو هاتە بۆ دەرەوە لەوێت تەجەمع الوطنی العراقیان تەشکیل کردبوو پیانەوە تەجەمع الوطنی العراقی تەجەمع الوطنی العراقی لە نزیک سەرسەنگ لەوێ دیەکە بوو لەوێ بوو لەوێ بوون اینجا ئێواران هەموو کۆ بووینەوە لە شۆ لە قەسر مەلیکیان پێ و ئوتێل و مەلیک وەختی خۆی بۆ خۆی دووسی کردبوو دوای بوو بە ئوتێل لێدا ئەنیشتین ئێتر ئەنوا عشقال تۆ لەوێ بینیت کە ناڵم کە دەرمانمە بەرداوێ ئەمامەوە هەفتە ئەمامەوە مەبەسم دیالۆگ و قسەتان هەبوو لەگەڵ وڵە دەمامەوە لەوێ دەماینەوە کە دەماینەوە عەلی سنجاری شات ئێواران زستان و ساد بوو سەر و اینە ناوێتیە پەرداخی شەرابیشیان بۆ تێکردنین ئەوشەر بۆ گەرمکردنەوە نەک بۆ سەرخۆش بوون لە پێشمەرگایەتی خواردنەوە لای منیش و لای هەموو ئەوان برادەرەکانم یعنی ئللا ئەگەر بە پشوو چوو بایتاشوێنێ مزەفەر نەواب لەوێ یەک شعری بۆ وتین تەجیلمان کرد بە کاسێت هینی تۆبە ئەوەی کە چۆن ئەگیرێ لە نوگرە سلمان و دایکی ڕای پێڵێتەوە ئەگەر ئەتیراف لەسەر شوعیەت بکەی لەسەر خۆت بکەی لەسەر برادەرانی بکەی سەیەکم لە تۆ بێ باشترە ئەوە دایکی وای پێڵێ اینجا ئەوەی بۆ وتین بە دەنگی خۆی دەجێریشم کردو تا پێش فترەیەکی شەرما بوو کاسێت بوو ئیتر دانیشتین مزەفەر نەواب ئینسانێکی خۆش هادێ کە دانیشتی لەگەڵی ئەتوو خۆزگا هەموو کەسی وەکو ئەو بە زۆر کابراایەکی ڕۆشنبی خۆش زۆر باشە دکتۆر شوێگەین و دوای درێژە بە قسەکانمان باش. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ دکتۆر ئەمیر چەلەبی ئەکسە بەسەر شۆڕشایەت تو ئاگاداریەوە هەیە کە خەڵکی یەکویست بێتی درێژە بە شۆڕش بە شتیوە هەبوو هەر ئەو خەڵکەیەکی لەوانە من بوو بەڵێ من بووم برادەرانی خۆمان بووین بە خۆمان بوون کە لە کەوەرتێ بووین ئەو وەختە لە ئەمانەی عامی بڵین تەندروستی کە خەستەخانەیەکی گەورەشی لێبووی شۆڕش هەمووتمان ناڕووینەوە ئەوەی ژن و ماڵ و مناڵی هێبا بڕاتەوە ئەوەی نیەتی بامێنێتەوە ئێمە من نەمبوو دکتۆر عەبدولقادر شاڵی ژن و ماڵ و مناڵی هەبووتی وەڵڵی بشم کوژن ناڕوومەوە من
دکتۆر بارام عینەشتی من ناڕۆژنەکەم کاغەزی پیشان ناوتی نێتەوە ئەگەر بێتەوە جەبانی مێنەرەوە هیتر دوایی بۆ نەمانەوە دوایی هیتر ئەمرەکەوا هاتکەوا کەس نابێ بمێنێتەوە لەو بێنای بسمان علی عسکری بمێنێتەوە فلانیە بمێنێتەوە دوایی دکتۆر مەحمووە بۆ لامانەوەتی کەس نەماوەتەوە ئێوەش بڕۆن دکتۆرەوە موچەتان نەبوو موسە ئێمە چونکە پێشەوەی شەڕ دەست پێ بکە ئێمە کە چوین بەڵێ من هەر لە ڕێگە کە ڕێشتم بە کاکسامی وت لە بەغاوە کە چوون بۆ ناو شۆڕش وتم کاکسامی ئێمە بە ماڵەوە بڵێن پارەم بۆ بنێرنە تای ساهرەوان پاریان بۆ نادوون تەلەبە بووم ئەوین و ئەمانە تینا تازە بووی بە پیا بووی بە پێشمەرگە پارێکی بۆ بنێرن خۆمان دەدەینێ مانی 35 زینایان بۆ بڕیمەوە بەسەوەی کە شەڕ دەستی پێکردەوە ئەوەی داهات 30 دیناریانەدایە ئەیتر هەموو دکتۆر وایە ئەوە وایە ئەخسایی وایە هەمووی 30 دینار بەس ئێمە چونکی پێش شەڕەکە لێ بووین لە 73ەوە چوین 35 دینارمان وەرەگرت 5 دینارمان لەوە زۆر بوو زۆر یەک گەندەڵی چیە نەدەکرا نابوو خۆیان یعنی ئەو گەندەڵیە نەخۆشیێکی تازەیە لە ناو کووردا ئەوە نەبوو دکتۆر کە گەڕایتەوە ینی بە تەواوەتی وازت لە هەموو حیزبایەتی و شتێکێنە ناوەڵڵا چۆنەوە لە خوێنمان نایە قەت وازی لێ نایەنی بە قەناعەت دەستدایە مستەحیل لە وازی لێ بێنی بەڵێ باشە بەڵام لە دوای ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست دەبێ قیادەی موقەت و پاسۆک و سۆسیالیستویتر زۆرن حیزبەکان تۆ هیچ علاقەیەکت هەبوو ینی حیزبایەتی یاخود هەندێک جار باسی ئەوواکەی ئەڵەی کە بۆ خۆت هەروەکو شەخص شتت کردووە بەیان نامە نووسیوە بە ناوی پارتیەوە نازانم بڵاوت کردوتەوە چۆن ڕێگەت بە خۆ دەدا بەبێ ئەوەی پارتی ئاگای لەمە بێ ئەوە جارێکیان لە بڵێن لە سەی سادق لەوێ دامەزرام ئەوە ئیجباری بێ کە ئاتینەوە بە تەوزیعی مەرکەزی لە سەی سایق لەوێ وەکو سەیدەلانی دەست بەکار بووم ئەچوومە سلەیمانی عەسران شەوانە گەڕامەوە لە سەی ساقە نووسینەوە دەوایە لەوێ بین چوومە سلەیمانی شەو کە گەڕاینەوە من و برادێرێکم لەگەڵ بوو سعدی مەغدید خەڵکی کانی وەتمان بوو پێشمەرگە بۆ ئەویش لەسەر سەواریخی ئەرزی دژی دەبابات تەدریبی کردبوو هینێکی باشیش بوو وەڵا ئێستا بۆ بە حاکم و تەقاعدیش بوو دوای ئەوەیە ئەجا کە گەڕاینەوە شەوەکەی ئەنوا عشقال ئینیان هەڵواسی بۆ حیزبی باعث هەر تا لە سلەیمانیە تا سەی سایق تا هەڵەبجا هەمووی شعارات عربية واحدة ذات رسالة خالدة البعث طريقنا نازانم چی ئەمانە وەڵاوتم سعدی ئەڵێ چی بالیان کەینەوە دیاڵاتی هەر لە سلەیمانیەوە وەستاین دەست لە بارانیش بۆ ئەوی باش و دەستمان کرد بە هەڵتەکانی ئەو ئینانە ئەو قوتعشتانە هەتا گەیشتی نەفسەی سادق وتم بابڕین هێشتا بابڕین وڵات چوین بەرەو خورماڵیش هەرچی قتعی لێ بوو هەمومان لێ کردەوە سبحان الله ئەو شەوە قتعی گەورە بوو من ئەملا ئەولا ئامان لێکرد بەرەو بووە ئەنجا ئەوەم بۆ چێ گێڕایەوە بۆ کەسم نایجە نەمێراوی گێڕمەوە بۆ برادێکەکەمە بوو جەلالی حاجی عەلی ئەندام پەرلەمان بوو خەڵکی سلەیمانیە لەگەڵ جەباری هینی لەسەر یەکێتی بوو لێرە لەسەر وازام دەورەی یەکەم بوو جەلالی حاجی عەلی لەگەڵ جەباری حاجی ڕەشی مەسئولی ڕێخستنەکانی کۆمەڵە بوو ئەمە تومەز لە سلەیمانی جەبار برایەکی هەبوو سەروەر زۆر برادەرم بوو هەمویان برادەرم بوون جا جاری وا بوو شەوانە لە لای ئەوانە نووسم قاتی سەرەوە هی سێ برابوون ئەوان لەوێ بوون نەچوومە ئەوێ مفاتەحیانە کردم بەڵام نایان و ئێمە کۆمەڵین یا ئەوین هەر ئایا کە باسی ئەوم بۆ کردن وتیان باشە تۆ مادامەوەیەکەی بۆ بە شێوەیەکی ڕێکخراوەیی نایکەی تێگەیشتم تخوا لێم گەڕێ ڕێکخراوی مەبەستان ئەوەیەکە دیسان ڕێکخراوی و ئەمانەوە ترسم من خوێنم گەرمە ترسم دوایی زوو ژیرم و دوای اعترافتان لەسەر بکەمەوەتیان نایە باقمان نییە بەسەرەوە دێوتم خەڵکی کەش اعترافم لەسەرەکە وتم لێم گەڕێن بۆ خۆم ئەوە دەکەم ئەمە یەک دووەمین ئەوەی ئەوە باسیەکەن کۆمەڵی ڕەنژەرانەیە مارکسی لینی نییە بەسەر سەر و سەر چاوشتی باشی تیا بەس وەڵای مارکس و لینینی بۆ ئێمە کەڵکی نییە لەبەرەوە لێگەڕێن
با هەر بۆ خۆم سەر بەخۆ ئەگەر ئیش و شتیوا بکەم جاوی باسێ کرد لە سەی ساق بووم بە ئیشیە و ئینوەمانە دانیشتم بە خەتێکی جوانی نمەنووسی بەیان بە ناوی پارتیەوە جاری وایە بە ناوی حزبی بەعسیە سارەوە هەمووی دژی ئەم حکوومەتی یعنی بەغا و ئەمانەوە هاتم هەولێر هەر ئەمەکردە ناو زەرفەوە هەر زەرفەی دەفلسیە بوو داسن بوو تیامە کرد و چوم لە موقفی پاسەکان فڕێمەیە بۆی خەڵک بیخوێنێتەوە تو علاقەیەکی خۆش لەگەڵ کاکۆسرە لەگەڵ کاکۆسە زۆر کاکۆسرە زۆر علاقەیەکی باشمە بوو لەگەڵ یا برای ژنەکەی ئێستا دکتۆرە لە ئەڵمانیایە دکتۆر نەزمی دکتۆرێکی ناجەحیشە وەختە مەعهەدی تاوا کردبوو عام سەیدەلی بوو لە لای من ئیشیە کرد لە سەیدەلیەکەم لە سێتاقان لە سێتاقان لای جەسەکەی سەیداوە نەزمی لە لای من ئیشیە کرد بەواسطەی ئەوە خوشەکەی ژنی کۆسرت بوو ئەمیرەخانی خۆشی نەزمیشنی خێزانی کا کۆسرت بوو اینجا لە بەواسطەی ئەوە زۆر ناساوەتیمان پێیا کرد و ئەمانە هەتا وەختە کە ناوی کاک عەبدوڵڵا بوو لە ئینحیسا لە ین بوو لە سایلۆکە بوو ئەچوم لای دانیشتم و ئەمانەوە برنجی باشیە داینێەوە و برنجەکڕم لێرە ئەوە باشەوە خراپەوە باشەوین و ئەمانە بەیەکەوە فەردەمانە لە گەرەوان خستە ناو سنووقی سار کاکۆسرت لەگەڵ عەبدوڕەزاق و لەگەڵ عارف ڕژدی و لەگەڵ چێکت خوا ئەهاتن لە سەیدەلیەکە لە لام لە پێشەوە ئەوەستان ئەموو وەرە کاکە عەبدوڵڵا کاکە کۆسرت بۆ لە ویاوەستاون ئەزانی باسی شتەکەن و چرپە بکەن نووری عومەرێکی شە بوو خەڵکی ڕانیە بوو محامی بوو وەرن جا سەیدەلیەکەم دیوی پشتەوەی هەبوو ئینێ هەبوو لە بینیا دۆڵابم دانابووم وەرن چنە پشتەوە بە خۆتان قسە بکەن هاتنە چوونە دو چرپە چرپیانە ناوەڵا قەت داوام بۆ لێ بکەن منەوە شوێنە باشم بۆ تەرتیب کردوون بۆ داوام لێ بکەن ئەنزانی هەرچیم لێدا ئەرچی دەرمانە بوو هەرچی شتیان هەبووە کە ویستویانە لە ئەو وەختە کە یەکێتی لەم ناوە بوو باڵا دەست بوو هەمووی بۆاسەی منە ڕووی ئەمەی لە ڕێی منەوە ئەڕویشت بۆ مێژوو هەندێک شتی ترەڵێن ئەڵێن کە گوایە هەندێک لە مەسەن جەناب و خەڵکی تر یعنی ئێوە هەر مەسەلە کوردایەتی نەبووە مەسەلە ئێوە هەبووە کە ئێوە پارەت دەرمانتان داوە بە یەکێتی ئەوانیش پارەیان ناونێتی ینی وەکو چۆنەڵێ قاچاقشێتی دەرمان شتی وایە سێکە ئەو دەرمانە نا ئەوە ئێستا هەموو ماون زۆربەی زۆریان زۆر جار پارەشیان نەدا ئەو وەختە دەرمان هەرزان بوو واگران نەبوو ینی کارتۆنێکی گەورە ئەو نایکە دەدە 12 دینار هیچ نەبوو بۆ ئێمە یا ئەوە تا بە سعری کۆس یعنیەوەی کە هاتووە حسابەکرا جار ئەیان ناجار نەیانەدا ینی پارەیانەدا جاروبار بەڵام نەکا بە سعری مەسەلا من ئەم پێسین کەپسولێکم وە بە 500 فلسە وەختە ئەمان نا بە 600 فلس بە 450 لەژێ 500 کەش بۆ حساب بەڵام هەمووشی ناها زۆر جار دەرمان کە نردوومانەوە ئەمانە من خۆم ئینم کردووە ینی چی کوردایەتی چۆن من کە لەو وەختە لەو کاتە ئەگەر یەک حەب دەرمانێ بۆ پێشمەرگە نادبایە ئەدامی لەسەر پارە چی فریایی چییە کەوت هەتاوەکو من کە دەرمان قایمیانی هێنا خەسووی کاکۆسەت بۆی دێنام قایمەکە خەسووی کاکۆسە دێنا ژنێکی زۆر ئازاب هەرەوەڵا ئەی هێنا من دەرمانەکانم تەرتیبە کرد ئەم سنۆقی تۆمبیلەکەم ماڵیان لای فلکەی زراعە بوو بە فلکەی زراعە مەشهورە لە هەولێر ئەم بردە ئەوێ گەراجیانە کردەوە پشتی تۆمبیلەمە بردە ناو گەراج من و خێزانی کاکۆسەت و ئەوەی لێ بۆ ئەمەی دەرمانەکانماندا ئەگرت و هاتمەوە نەباسی پارەشمانە کرد و نەهیچ هەبوو ماڵی دنیای دابایە ماڵی دنیای بەرێ یەک حەب دەرمانی نەئەنار بۆ دەرەوە چونکی عقوبەی ئیعدام بوو یەک فیشەکەی پێبگیرا بە ئیعدام بوو من لە زۆر کەسم بیستواڵێن حیزبی بەعز بە زۆر خەڵکی نەکردووە بە باسی ئەگەر خۆی حەز نەکە بۆ خۆی ڕاستەکە ئێوە هینتان کردووە قەت مەسەلەی حیزبی باس و ئەمانە حیزبی بوون و داوای شتیوان لێ کردوون بە زۆر کراون داوایان لێ کردوون کەمە ئیلا بێ بن بە باسی داوایان کردووە بەس کە ڕوود نەدابایەتێ ئەیتر نەدەهاتەوە
چەندین جار عزوو فرقە و مرقە و ئەمانە هاتوون و ئەم شتانە داوایان لە خەڵک کردووە بن بە باعسی ئەوەی حەزی لێبوو بێ بووە ئەوەی حەزیشی لێ نەبوو بێ هەر بەلالوتەوە جوابیان سان من چەند جار یەک دوو جار پێیان وتم بابە تۆ حزبی عەرەبی ئیشتیراکی من کوردم بۆ پێمەڵێن سی زۆر کەسی وڵا بە زۆر کردیانم ڕەنگەن دێ حاڵەتی تێبکەوێ بە زۆر کرابیانە بەڵام بەعام ئەوەی خۆی حەزی نەکرد بایانە دەو دکتۆر لە جامیعەی سەلاحەدین دکتۆرێکی بەعسی ئەکوژرێت ئەڵێن دکتۆر ئەمیر داوای لە یەشێتی کردووە کە ئەم کەسەی لە کۆڵکەنەوە خۆیان من داوا لە کەس ناکەم مێلورەیەکیش کوژێ زانیم ئەوە قەت لە تەبیعەتم نییە بەسە و کابرایە سیرکە با ناوینێنمنەوە کا ماڵ و مناڵی ژنەکەی کۆیە کورد بوو ینی ژنەکەی کورد بوو بە خۆی خەڵکی جنوب بوو لە لوژنەی استیقبالی تەلەبە من ڕئیسی لوژنە بووم ڕئیسی لوژنەکە من بووم حزی بەعس ئەو تەبیب ئەسنان بوو بۆیان نردبووین بۆی لە ناو لوژنەکە بێ ئەو لوژنە من دانیشتم تەلە بێت تەژورەوە ڕق دەرەجە چۆنە چ قسمێکە دەوێت طبی دەوێت سەیدە لە دەوێت تەخدیرت دەوێت چۆ دەوێت بە حەسەب دەرەجاتەکە ئیمانەکردن کە لە منە بووە ئەچۆ لای ئەو کابرایە ئەو دوای تۆ بابێتە لای من تادی دەکرێ و ئەو نەبی بە بەعسی ئەوەی تۆ دەرەجات لەوێ وەرەوێ وەرە ناگرین تادی دیەکردن ئەبۆ شێوەیە منی جاروبارە چوومە دەرەوە بە تەلەبەکانمەوە بە کۆنەکان تازەکانم ناناسیێم و پیان بڵێن جۆنێنە قسەی ئەو کابرایە جۆنێنە قسەی ئەو کابرایە چیاڵێ باوڵێ ئیشەکە لای منە ئەیتر ئەوە ئینیش وت چیە کوشتی دکتۆر دەرسی لە هینی شەوت یعنی دەرسی لە مەعادی سەحی عالی و دەرسی دانیەوتەوە ڕۆژێکیان حەفلەمانەوە حەفلەی ناخۆناسینی تەلەبۆشتیوە وەڵا خەبەریانێ ناوتیان فلان کەس دوو کەس کوشتیانە کێ کوشتویەتی بە زۆر ئەچوو یەخەی تەلەبەیە گرت ئەیوە ئەگەر نەبی بە بەعسی وال لەکەم وال لەکەم معلوم تەلەبەکانی ئێمەشینی مەعادی سەحی عالی بڵێن هەمووی خەڵکی دەوروبەری هەولێر و هەموو کەس و کاریان هەمووی پێشمەرگە بوو زۆر ئاسانە کوشتنی کابرایەکی ئاوا کە لە عیادا هاتە خوارەوە یەکسەر بۆی چوونە سەر لە قادرمەکە دووسێ تەقیان لێ کرد و کوشتیان و ڕشت وەڵا من ئاگام لێ بەڵام وەڵی قەت پێم خۆش نەبووە بۆ مردن وشتیوە بەڵام ئەوەی کە زاڵم بێ پیاو خراپ بێ تا ڕادەیە پێم خۆشە کە نەمێنێ ئەوە تەبیعەتی هەموو کەسێکە خۆری من لەگەڵ دکتۆر ئومێدا بینە هەبوو دکتۆر ئومێد زۆر جار باسی مەسئولی هین بوو مەسئولی خەستەخانەی تێڵە بوو کە مەسئولی خەستەخانەی تێڵە ژنەکەشی دکتۆرە ناسکە بوو خۆشی دارا تۆفیق ناسکە تۆفیق بەس لە کاتی شۆڕشە لەوێ لە کاتی شۆڕش بەڵێ لە کاتی شۆڕش باسەکەم لە ساڵی 1970 هاتە دەرەوە لەگەڵ خەڵکەکە می هاتنە دەرەوە ئەویش هاتە دەرێ تا 75 دەرەوە ئەسا بۆ باسەکەم ئەو لە نهایەتی 74 تەجمید کرا یعنی من ئێمە لە هین بووین لە کەوەرتێ بووین ساژویرمە دکتۆر مەحموود دانیشت بوو لە سەرۆی ئێمەشرین و دکتۆر ئومێدات وتی حەزی لە کوێتیە چمە لای پێنج لای چوارت لای تەوێڵە تی بڕۆ لەوێ بە مەسئولی ئەو کەرتەش هی تەندروستی چوو ئەوێ دکتۆرمێت چوو ئەوێ کە چوو ئەوێ ئەچووم سەردانمەکردن جاروبار بۆ هێنەمانە هەروە ینی بۆ بۆچی تەرجمیلیان کرد ڕۆژێکیان لە مانی 11 بوو 12 بوو کەی بووتخوا لوژنەیە تەشکیل کرا منیشی تیا بووم لە بارگای بارزانیەوە لوژنە تەشکیل کرا لەسەر دکتۆر ئومێد و ژنی تومەس ئەمانە لە پاوە عیادیان کردووەتەوە نەخۆشی پێشمەرگەوەینی ئەمانە نابینن لە پێشمەرگایەتیەوە چۆتە پاوە بە خۆی لەوێ عیادەی کردووەتەوە وایەن وتیان ئیشەکە ئەوە پێیان ئیشەکە ئەوەیە وەڵای ئەمە شلوژنەماندا ناوینماندا ناویتر نسکۆکەی هاو بەسەرا و ئەویش گەڕایەوە عێراق و بەس لە نیایەتی 74ەوە ئیتر ئەو هینەی لەسەر بوو ئەو حەجرەی لەسەر بوو کاتینەوە لە معسکەر ڕەشید لەوێ شێکتریمان دیەوە فترەیەک لەوێ زابت بوو ئەو دوای ئەوە بوو بۆ وەزیر و
تا 2023 شەر وەزیری سحەی بەغاو عەداوەتیشی لەگەڵ هەندێک دکتۆری پێشمەرگە هەبوو وەکو باسیەکەن ئەڵێن گوایە عیادەکەی لە سەیمانی شەید دکتۆر بەختیار دەستی تیا هەبووە لەو ئیشە قومبلەیەکیان فریاوتە ناو عیادەکەی دکتۆر بەختیار لەگەڵ ئێمە پێشمەرگە بوو دکتۆر بەختیار شەید بەختیار خالید بەڵێ کاتە دەرەوە لە سنگی 5 تووبێ بوو 4 بوو 5 بوو کە گەڕایەوە تەواوی کرد بوو کۆمەڵە بوو دوای چوە دەرەوە لە دوای بڵین ئەوەی کە کولەکەی تەواو کرد لە هەفتا و نهایەتی هەفتاکان اینجا ئینێکە بوو لە بینیانە گوایە ئەمە دکتۆر بەختیار خەڵکی تەوسێ کردۆ قومبەلە فرێنە ناو عیادەکەیەوە یەکی لێ ناتخۆ دکتۆرمێت دوایەوەشی تر ئەو شتەمایەوە تاو کرد دکتۆر بەختیار خەبەری لێدرا شەوێ هاتە بۆ ماڵیانەی تر لێ شەید کرا ینی تۆ مەبەستە دەوەیە کە دکتۆرمێت دەستی هەیە لە من ناڵێم ناتوانم بڵێم بەڵام ئەوەی ینی کە باسییانە کریان و دکتۆر بەختیار بەدەسیسێ ئەو قومبەلێ فرێدراوەتە عیادەکەی دکتۆر ومێت بەڵامی تر ئەو دەستیە بۆ لەوەی دکتۆر بەختیاریانە وڵی نازانم ئەی دکتۆر دوای ڕاپەڕین ئێوە لە ڕێکخراوە تەندروستی و بڵێن کۆمەڵی دەرمانسازان و پزیشکان و ئەمانە زیاتر تۆ لەلا گەڵ یەکێتی بووی وانی لەسەر لیستی لەگەڵیانەوەی حزبی نەبووم بەڵام هیچ حزبی نەبوو چۆن یەکێتی لە ناوێتی حزبی نەبووم هەر بە برادەرایەتی وە هەر برادەرایەتی وە ڕۆیشتم کاکۆسە تەکلیفی کردووە کاک عارف ڕۆژی تەکلیفی کردووە کاک عومەر فەتاح تەکلیفی کردو ئیشە بکەین ئەو هابووە دارائین ئەوەی ناوێتێ دارۆ شێخ دارۆ تەکلیفی کردووە شێخ دارۆ تەبعاً مەسئولمان بوو فترێ لە بەڵا لە ناو پارتیدا ینی بە تەکلیفی ئەوانە ئەوان کاتنەوە بوو یەکێتی بوون بە تەکلیفی ئەوانە لەسەر یەکێتی حسابەکرام لەسەر یەکێتی حسابەکرام ئەی دکتۆر لە شەڕی ناخۆی ئەوە دەورتان هەبوو بۆ هێورکردنەوە بەسم ئێوە وەکو دکتۆرەکان بە گشتی و ڕێکخراوانەی کە هەبوون وەکو دکتۆرەکان ئێمە سیرکە کاکەوەمە کۆمەڵی پزیشکی کوردستانمان تەشکیل کرد لەنەوە تو یەک لەنەوە تو یەک ئەو کۆمەڵەیە پارتی و یەکێتی و تێکەڵاو بوو من دەستی باڵامە بوو لە دروستکردنی ئەو کۆمەڵێت ئەجا ئێمە وەکو کۆمەڵی پزیشکی کوردستان مشتری بووین لە وەیکەوە ئاوێ بکەین بە ئاگرەکەی شەڕی براکردن کردن وەڵاهی بە قسەکەمان چییە ئەوەی ئاهاتی و بەسەر شاو ئێستا کاک ڕۆژێ دانیشتبووین ئێمە لە لوژنەی باڵا بووین من بووم دکتۆرە شکوریە بوو ئەو مستەفا عەسکەری بەهادی نووری ئەوەیەنی جوتیاران بوو وەخوا زۆر بینی تر ئەمەیانم لەم دەقەیە نایەتەوە بە خیاڵە عەزیز محەممەد هاتوتیە چم بۆ لای کاک مەسعود لە سەری ڕەش چیتان هەیە وان وەڵی چیمانێ پێوڵێ کاکە بە ئاوێ بک بەم ئاگرا وتیەوە کاغڵی مامجلاری شم پێ ئیمزای کردو هاسپیە سەرەوەی سپیە وتی چوو مەلای مامجلال وتی لە ژوورەکەی مامجلال لە قەڵات چوالان دانیشتم وتی ئەمی ڕسمی کاک مەسعود و مەلا مستەفا وانەیە ڵواسیوە لە ژوورەکەی خۆی تیا چمەوەشی بۆ باسەکەم توان دەبڕەوە ئینتیزاری دەکەین وڵات نەڕویشتین لە نەخابێ جوتیاران بەرامبەر قۆنسڵی فەرەنسی بوو وەختە دانیشتین ئینتیزارمان کرد وڵا کاکە عەزیز محەممەد هاتەوە عەزیز محەممەد یشوعی هاتەوە تمان ها وتی وەڵی کاک مەسعود زۆری استیقبالی زۆری پێخۆش بوو ئەمانە وتی پێشمەوە مامجلال هەموو ڕسمی توی هەڵواسیوەین و تۆش ڕسمیەوە هەڵواسەوە ئەمانە وتی کردمان بە سوحبەت و هی زۆری پێخۆش و بەسەر چاوت چۆن ئەمرەکان منیش ئاوام تی دوای 2-3 دقە بیرێکی کردەوە تیجارێ لێی گەڕێ کاک عەزیز محەممەد چی تێگەیشتی لەو چاوێ لێ گەڕێ جارێ لێ گەڕێ وڵی وا تێگەیشتم بەدەست خۆیان نییە ناملا ناولا شەڕەکە خەڵکی کە دووسی کردووە بێ موافقی ئەوان وەربچیە ئەجا ئێمە زۆر هەوڵماندا ڕۆژێکیان بە پاس هەموو ڕۆیشتین
هەمویانمان کۆ کردەوە تقریبان 4 پاسی گەورە بووین هینی ئافرەتانە ژنانە جوتیارانە مامۆستایان هەموو چین بۆ مەسیف بۆ مەکتەبی سیاسی لەوێ هەر بە پاڕانەوە بۆ خاتری خوا بیکەنە ڕایخوا ئەو شەڕە ڕاگرن هاتیینە لێرەوە چوینە لای مەکتەب سیاسی یەکێتی لای دکتۆر کەمال فواد و لای جەماعەت بۆ خاتری خوا ئەو شەڕە ڕاگرن و ئەمانە هێتر هەوڵمان زۆردا بەڵام دوایی بۆمان دەرکەوت ئەمە ئیشێکی نێودەوڵەتیە هەتا ئەو کە دوای ئۆڵبرایت لە 90 بوو کەی بووی تر کە کاکە و مامەی لەوێ کۆکردەوە بەیەکەوە ئیشەکەی بەسەرا سەپانوتەوە دەرکەوت ئێبەڵام خوا هەڵ ناگرێت کە دوای ئێوە پەرلەمان دانیش کاک مەسعود لە یەکەمین خودبەیەک لە پەرلەمان مەمنونی ئێمە بوو ئێمە ناوی عینەکەمان کۆئین بوو ڕێکخراوە جەماوەریەکان دەستێ عینی ڕێکخراوە جەماوەریەکان بوو کە ئیشمانتیا کرد ئەو هەموو ڕێکخراوەمان کۆ کردبووە بۆ ئیشی ئاشتی کاک مەسعود مەمنونمان بوو ئەتاوەکو بەناوتی فڵان ئەم ڕێکخراوانە زۆر مەمنونیانم کەوا هەوڵی ئاشتیاندا ئەوە ئاشتی هاتدی و ئەمانە بەس بە هەوڵی ئێمە نەبوو بە هەوڵی ئۆڵبرایدم باش دکتۆر ئەگەر شتێکی تایبەت هەبێ دیارە ئێمە هەندێک لاپەڕی ژیانی تۆمان هەڵدایەوە شتی تریش حتمما هەیە حەزیشکرد بێ باسیکەی بەڵام ڕەنگە یا بۆ دەرفێتێکی تر یاخود لە بیرەوریەکانیشتا کۆمەڵی شتی ترت باس کردووە ئەگەر شتێکی تایبەتت نەبێ من سوپاس دەکەم بۆی کە بەشداریەم بەرنامەیەت کرد و کۆمەڵی یاداوەری خۆش و ناخۆشە بۆ گێڕاینەوە هەربژی زۆر زۆر سوپاسانەکەم مەمنونتانم وەڵا هەموو ئەڵلقەکانی پەنجەمۆر سەیرەکەم بەڕاستی ئەرشیفێکی زۆر زۆر بەسوودە بۆ ئەمڕۆ بۆ دوا ڕۆژیش بۆیە بە هیوای سەرکەوتن و هەمیشار ئاها بە سەرکەوتویتان بینم مامنۆژین بەخێر بێت زۆر زۆر سپاس تۆش باشبی هەمیشە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان کە لەگەڵ دکتۆر ئەمیر چەلەبی بوو پێکەوە پرۆمۆیڵقەی داهات و دەبینین کە لەگەڵ کەسایەتێکی دیکەیە و بەخواتانە سوێت هیچ بەڵگە هەیە بۆی کە مووسڵ شارێکی کوردیە حدودی کوردستانە بنەماڵت میسلینە کە ئەسلێوان زۆربەیەوان ئەسلێوان کورد هەتا 1925 لە سەدا 90 کورد بووە ئەوی میسلابیە کردیانە بە مووسڵ ئۆروبیەکان چی ئەگەر کورد نەبووە میسل هەمیدا سوژیت دابیتە خولی کە حزبێک و العێراقێک و اعتراف بحەقی کوردات کرد حزب شیوعی بوو